لسر دەستبرن بۆ مادەین 13 و 14 هەروەها دەستبرن بۆ ماف و شایستەین خەڵکی هەرێما کوردستانê بە گشتی و جێبەجێنەکردناوەی ڕێککەوتنی ئادنابەر هەردوو حکوومەتان لێسەر گەلێک مژاران هاتیەکردن بزانین نەرینە حزبە شوعیە کوردستانê چییە ji hêjayê دکتۆر کاوا محمود سیاستمەدار و سکرتێرê حزبە شوعیە کوردستانê dipirsim. دکتۆر کاوا gelek bi xêratiya Kurdistan 24 spas بۆ vê derfetê. Dixwazim destpêkê nەrîna hewa bizanim derheqê destbirin bû madên 13 û 14 budceyê giştiyê 3 salên dahatiyên Iraqê. Hûn çawa dibînin nêrîna hewa çi ye gelo? پێشەکی ئێوارەتان باش ئەم بابەتە ئەوەی کە پەیوەندی بە بابەتی بوجە یان ئەم دوو خاڵە هەیە لە بوجە کە پەیوەندی بە پشکی کوردستانەوە هەیە ئەمە پێماوان نییە بە شێوەیەکی داماڵین ئەوەی کە عەرەبی پێڵن بە شێوەیەکی تەجدید تەماشای بکەین لە تێکڕای ئەو ڕووداوانەی کە ڕووەدا لە تێکڕای ئەو دیاردانەی کە هەیە هەر بۆ نمونە ئەم بابەتە ناکرێت جاکرێتەوە لە بڕیاری دادگای ئیتیحادی یان بڕیارەکانی دادگای ئیتیحادی لەمەوە پێش ناکرێت جاکرێتەوە لەوەی کە لە تۆپزاوە کوردی ڕەسەن جوتیاری ڕەسەنی کورد پەرلەمانی جەوێکانیان ئەدرێن داوای تاویزیان لێکەن هەروەها ناکرێت جاکرێتە لەوەی کە بە نسبەت گەنیمی جوتیارانەوە گەنیمی هەموو جوتیارانی بۆ نمونە هەموو عێراق وەرەگرن بەڵام بەشێکی سنووردار لە گەنیمی جوتیارانی کوردستان حکوومەتی عێراق وەری دەگرێت و هەروەها دیسانەوەی کە پەیوەندی بە نردنی نەوتەوە هەیە و بە ڕێکەوتن نامی پاریسەوە هەیە من پێم وایە تابلۆکە ئەبێ بە فراوانەوە بە فراوانی تەماشای بکەین و ئەم بابەتە پەیوەندی بە مەسلەیەکی کۆنە بە هەموو کاتی بودجەیەک تازا بێتەوە و پەیوەندی بە کێشەی یان قەیرانی دەوڵەتی عێراقەوەیە واتە ئێمە ئێستا لەگەڵ لاپەڕەیەکی نوێی قەیرانی دەوڵەتی عێراق دیسانەوە مامەڵاکەین و دەچینە ناو گفتوگۆیەکەوە و بە بەردەوامی مەسەلەکار ئەوە نییە کە بڕیاری ئەم بڵێن بودجە بدرێ زۆر جار لە پێشتری بڕیاری بودجەش دراوە بەڵام جێبەجێ نەکراوە لەبیرمانە جاری وا هەبوو پشتی هەرێمی کوردستان بە مەقاسە بۆ نمونە سەرۆک وەزیران ئەویت با بچێ بەڵام وەزیری دارایی موافقەی ناکرد ڕازی نابوو تا گەیشتە ئەوەی کە مدیربانکێک ڕازی نابوو دوای ئەوەی کە ڕازیش وایە ئەنجا هیچێک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هات دادگای ئیتیحادی سکاڵایە کرد لەبەرەوە ئەم سیناریۆ چەند جارێک دووبارە بێتەوە و لێرەدا پێم وایە لایەنی کوردستانی لە زۆر مەسەلە لەم بارەیەوە دواکەوتووە بە تایبەتی سەبارەت بە ئیدارەکردنی ئەم قەیرانانەی کە ڕوبەڕوومان بێتەوە دوو بابەتی گرنگ هەیە ڕوبەڕووی لایەنی کوردستانی دەبێتەوە بابەتی یەکەم بابەتی بەشداریکردن لە پرۆسەی سیاسی عێراق کە لە 2023 دەستی پێکردووە تا 2023 لایەنە سیاسیەکانی کوردستان بە تاک و بەکۆ ئامادە نەبوونە بە شێوەیەکی ڕەغلەگرانە پیاداچوونەیەک بکەن سەبارەت بە بەشداریان لە پرۆسەی سیاسی عێراق و باسی ئەوە بکەن ئەو پرسیارە لە خۆیان بکەن کوردستان یان هەرێمی کوردستان یان کوردستانی باشوور بەڕەوچی ئەڕوە بە تایبەتی هەموو خولیاکان لە بەغدا بە هەموو ئاراستەکان بەرەو دەوڵەتی ناوەندێتی ڕەهایە و ئەوەی کە پێڵێن فدرالیەت کە ئەبێ لەسەر بنەمای تەوافق و شەراکەت و هاوسەنجیان تەوازن بێ هەر هەمووی بەتونەیەکی داخراودا دەڕوە و هەروەها بابەتیکی دیکە هەیە ئەوەیە کە لە کوردستانە ئێمە لە ساڵی 90 دوای ڕاپەڕین حکومڕانی کوردستانی هەیە ئەم حکومڕانە کوردستانیە هەموو کاتێکیان هەموو بوارێکدا لە هەموو مەجالێکی انتخاباتە ناوخۆیی ڕوبەڕووی قەیرانێکی ناوخۆیە بێتەوە دیسانەوە ئەم لایەنە سیاسیانە بە تایبەتی لایەنەکانی دەسەڵات ئامادە نەبوونە تا ئێستا بە شێوەیەکی ڕەغلەگرانە پێداچوونەوەی بکەن بە شێوازی حکومڕانی لە کوردستان بۆچی گەیشتوونەتە حاڵەتێک کە خەڵکەکە متمانەی کەم بووە بە حکوومەت ئەمە لەلایەکەوە و هەروەها جاری وایە بۆچی ئەو پڕوپاگندانی کە دەکرێت کە جاری وایە ئەو پڕوپاگندە کە من پێ وایە بەشێکە لە پڕوپاگندەی تابووری پێنجەم کە دەکرێت
پشتی هەرێمی کوردستان ببڕێ بەڵام خەڵکێک کە هەیە پێی خۆشە. ئەمە ڕنگدانەوەی ئەوەیە متمانە نییە لە نێوان حکوومەتی هەرێم و لەگەڵ خەڵکە لەبەرەوە بە بۆچوونی من ئەگەر یارمەتیە بێ حکوومەتی کوردستان پێویستی بە مراجعی خۆی هەیە سەبارەت بەبدو مەلەفە ئەساسیە. بەڵێ دکتور کاوە زۆر جار باز دەکرێت دەڵێ ئەگەر لە ناوخۆی کوردستانیش کێشە نەبێ بەڵام بە بیانووی جیا بەغدا هەر کێشەی بۆ کوردستان دروست دەکا و جا و کێشە مەسەلە مادی بێ دەستوری بێ یاسایی بێ ئەوە مەسەلەیەک نییە پەیوەست بێ بە ناکۆکی نێوماڵی کوردی هەرچەندە ئەمەش تەسیری خۆی هەبێ لەلایەکەوە بەڵام لەلایەکی ترەوە عەقڵیەتی بەڕێوەبردن لە عێراقە هەمان عەقڵیەتە و ئەستەمە ئەمە بگۆڕدرێ کەواتە لەو بەینە و لەو کێشە ناوخیانە و سەرباری ئەو کێشانەی لەگەڵ بەغدا هەن کورد چۆن دەتوانێت ئەو قەوارە دەستوریەی هەیە لە هەرێمی کوردستان بپارێزێ چونکە ئێستا لە هەموو لایەکەوە باز دەکرێت کە بە جددی مەترسی لە ناوچوونی لەسرە و هەدەفیش ئەمەیە. کەس گومانی لەوەدا نییە کە ئەم عەقڵیەتە لە بەغدایە هەیە و عەقڵیەتەکە عەقڵیەتی دەوڵەتی ناوەندێتی ڕەهایە و هیچ بە هیچ شێوەیەک باوەڕبوون بە تەنانەت بە لامەرکەزیەت نییە نەک بە فیدراڵیەت. باشە لێرەدا ئەوەی جەنابەت دەپرسی ئەڵێ مەسەلەکە لە ناوخۆی کوردستانان نییە باشە ئینەکە ناوخۆی کوردستانە بێ کوردستان چۆن ئەتوانێت خۆی پارێزێ بۆیە لەبەرەوە کە ئەڵێن مەسەلەکە ئەبێت تۆ بگەڕێتەوە بۆ کوردستان ئەبێت تۆ بگەڕێتەوە بۆ ئەو خەڵکە کە ئەو خەڵکە هەستکە ئەو ئەسپوری کە هەیەی ئەزمموی خۆیەتی بیپارێزێ. من پرسیارێکەکەم لە هەموو لایەنە سیاسەکان بڕیاری دادگای پاریس دەرچوو بڕیاری دادگای پاریس زۆربەی خەڵکەکە بەوە هەست دەکا کە ئەم بڕیارە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە بەڵام بۆچی خۆپشاندانێک دەرناچێ وەکو هەڵوێز وەرگتن سەبارەت بە بڕیاری دشت بە بڕیاری دادگای پاریس چونکە بوار نەدراوە بە خەڵکی بۆیە ئەم دەسەڵاتە لایەنە سیاسەکانی کوردستان ئێستا لەبەردەم لاپەڕەیەکی دیکەن ئەبێ پێداچوونەوەی تەواو بەخۆیانە بکەن. یەکەمین پێویستە دیالۆژێکی نیشتیمانی کوردستانی هەبێ و ئەگەر بمانەوە ڕوبەڕووی قەیرانی دەرەکی بین ئەبێ قەیرانی ناوخۆیی چارەسەر بکەین. بابەتێک هەیە نەسەلەکە بە عەرەبی ئەگەر تەرجمەیەکی بە کوردی پێی ئەڵێ قەڵاکان لە دەرەوە ناڕوخێن لە شوراکانەوە ناڕوخێن لە ناوەوە دەڕوخێن. نەسی ئینەکە ئەڵێ القلاع لا تسقط من الأسوار تسقط من الداخل واتە ئێمە ئەبێ پیاداچوونەوە بەزای ناوخۆیی خۆمان بکەین. ئەمە یەک پێویستی بە دیالۆجێکی نیشتیمانی کوردستانی هەیە پێویستی بەوە هەیە کە تۆ لە کوردستانە دەستورت هەبێ پێویستی ئەوەیە کە ئەچی بۆ مفاوەزات لە بەغدایە ئەوانەیە ئەچین بۆ مفاوەزات فەرمانبەر نەبن داوای شتە بکەن لە دەستەیەکی سەرروتری خۆیان ئەمانە بێ وا بیرکەنەوە کە نوێنەری بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستانن. بەڵام دکتۆر کاوە سەرۆک وەزیران جەنابیان بەخۆشی بوو ئەوەی کەوتنانەی کە کرای لە نێوان محەممەد شیع سوودانی و هێژای مەسرور بارزانی بەخۆی ئیمزا کرا ئەوە مەسەلەی فەرمانبەران نییە ئەوەی لەسەر ئاستی سەرۆک وەزیران بوو ئەزانیی خۆشی بەڕێت ئیمزاکردن جایە بەڵام هەندێک مفاوەزات هەیە جایە لە موارەسەکردنە. من یەک نمونەت بۆ دێنم نمونونەکە کۆنیە 2021 بۆ لایەنی کوردستانی ڕازی بێ یاسای ژمارە 25 کە تعدیلی قانونی محکەمەی ئیتیحادی قانونی محکەمەی ئیتیحادیەکە کە قانونی محکەمەی ئیتیحادی بە ئەمری ئیداری ژمارە سی لە سەردەمی عەیاد عەلاوی پێش دەستور دەرچووە بۆ قایل ئەبێ کە ئەو محکەمە ئیتیحادیە خۆی بڕیاری ئەوە بدا کە خۆی ڕچاوی تەفسیری دەستور بکە لە کاتێکە خودی ئەو محکەمە ئیتیحادیە بە پێی دەستور دام نەبزراوە خۆی دەستوری نییە. دەبەرەوە وەکو وتم ئەم شتانە بەسەر ئەم لایەنە کوردستانیانە بەهۆی ململانەی ناوخۆیەوە تێپەڕیوە تێپەڕیوە لەبەرەوە ئەم لایەنە کوردستانیانە ئەبێ لە پێشەوە وەزعی ناوخۆیی خۆیان چاکەن و بتوانن ئیدارەی ئەزمەی خۆیان بکەن. من نمونەیەکتر دوو باسەکەم بۆ ئێمە هەمومان ئێمە وەکو حزبی شووعی دە ڕۆژ دەمەوە پێش باسی ئەوەمان کردووە ئەڵێن بابەتی هەموارکردنی یاسای پەرلەمانی کوردستان و مفەوەزیە چۆتە بنبەست و لەبەر ئەوە چونکە قەراری محکەمەی ئیتیحادی کە دەرەچێ لەگەڵ ئەوەدا نییە کە مەشروعیت بدا بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان
کە مەشروعیت نەدا بە دەستوری نەزانێ مانای وایە نەئەتوانی قانونی هەڵبژاردن بگۆڕی نەئەتوانی محکەمەی مفۆزی هەڵبژاردن تەفعیل کەیتەوە یان دروستی کەیتەوە. باشە چۆن ئەمە چی ئیدارێکی ئەزمەیە تۆ ئەچیتە ناو پەرلەمانەوە دەستەکەی بە گفتوگۆیەک و ناکۆچی زیادە بێت لە پەرلەمانە و دووبەرەکیەکە زیاترە بێ و ئەزانی محکەمەی ئیتیحادی قەرارە دەرەکە بۆ نمونە هەمووی هەڵەوەشێنێتەوە لەبەرەوە ئەمە پێڵێن ئیدارەی ئەزمەی ناخۆیی و هەروەها ئەم حکوومەتە بەربسە بەرامبەر ژیانی خەڵکی. باشە معقول نییە مراجعەیەکی سیاسەتی ئابووری خۆی ناکە دەکەیەوە باسی ئەوە ئەکرێت کە ئابووری کوردستان ئابووریەکی بەرخۆرە ئابووریەکی ڕێعیە و ئەم ئابووری ڕێعیە پشت بە نۆتە بەستێ و ئەم نۆتە بە بەردەوامی لە مەترسیدایە ئەبێ بیرکەینەوە لە سەرچاوی دیکە و جگەلەوە ئەی نابێ بیکاتەوە لە پلانی ئەینا پلانی بی لە کاتێکا کە بۆ نمونە تورکیا ئەگەر خەتی ئەو بۆڕێ بڕێ چۆن مامەڵە گەل ئەو نەوتاکە لەبەرەوە وەکو وتم نابێت لایەنی کوردستانی بەتابەتی لایەنی دەسەڵات خۆی لە خۆی بایی بێ و حساب بۆ کەسەکە ئەبێ بە شێوەیەکی ڕەغنەگرانە مراجعەی خۆی کاتەوە ناکرێت بەم حاڵەتە بتوانێت ئیدارەی ئەزمە بکات لە هەموو حاڵەتێکە دوو شتە شتێک پێڵێن چارەسەرکردنی قەیران شتێک پێڵێن ئیدارەکردنی قەیران بۆ ئەی خێرانەکە چارەسەر کە بێ باش ئیدارەی بکەیت ئەبێ لە پێشەوە لە ناوخۆدا ئیدارەی ئەو قەیرانە زۆر باسی داالوکی نیشتیمانی کرد. ئێوە پێتان وایە کێ دەتوانێت ڕێکخەری ئەم داالوکە نیشتیمانیە بێت؟ ئایا سەردەگرێ و ئیمکان تێدایە؟ دیالۆژی نیشتیمانی پێویستی بە زەمینە خۆشکردنەیە. دیالۆژی نیشتیمانی بۆ نابێ وەکو جاران دوو یەکێتی و پارتی دانیشتن کۆبوونەوەی بکەن نای برێن کۆبوونەوەی استراتیژی نای برێن کۆبوونەوەی 50-50 یان کۆبوونەوەی ئاشبوونەوە بەم شێوەیە دیالۆژی نیشتیمانی نابێت. و دیالۆژی نیشتیمانیەوە پشت ببەستێ بە پرۆژۆ بەرنامەیەک ئەو پرۆژۆ بەرنامەیە چۆن هەنگاو بنرێ بۆ دەوڵەتی قانون چۆن هەنگاو بنرێ بۆ کاراکردنی دامەزراوەکان چۆن ئامادەبوون هەبێ بۆ مەراجعکردنی سیاسەتی ئابووری ئەم حکوومەتە چۆن هەوڵ بدێت دەستور هەبێ دەستوری کوردستان هەبێ ئەم حاڵەتانە نەبێ دیالۆگە نیشتیمانەکە خۆ هەدەفەوە نییە دانیشتن لەگەرێتی بەس قسە بکەن دوای هەر کەسە بڵێ خوا حافیز هەر کەسە جۆی لە ڕێی خۆی تەمەسوکە بە بۆچوونی خۆی لەبەرەوە کە باسی دیالۆژی نیشتیمانیەکەین دیالۆژی نیشتیمانی پێویستە زەمینەی بۆ بکرێ ئەبێ ئیدارەیەکە بێ بەڕێوەبەرایەتیەکە بێ بۆ ئەوە ئەزمەیە ئەبێ لە هەمان کاتە ئەبێ ئەجندەیەکی بۆ ئامادە بکرێ کە لەسەر ئەو ئەجندەیە ڕێکەوتن هەبێ و جگەلەوە ئەو ئەجندەیە خەڵکەکە بەشدار بێ و لە هەمان کاتە ئەو متمانەیە کە لە نێوان دەسەڵات و لە نێوان خەڵکە کە ئەو متمانەیە لاوازە ئەو متمانەیە بیگەڕێتەوە و بتوانێت ئەم حکوومەتە بەخەکە بڵێ تەنها ئێمە بەرپرس نین سەبارەت بە داکۆچی لە کوردستان ئەوەی ئامرازی سەرەکیە بۆ داکۆچی لە کوردستان بۆ ڕوبەڕۆی مەترسیەکان لە ئێرانەوەیە مەترسیەکان لە تورکیاوەیە مەترسیەکان لە بەغداوەیە ئەبێ ئەم خەڵکە خۆی ئەم دەسەڵاتە ئەم لایەنە سیاسیانە بێن بتمانە بگەڕێنەوە بۆ ئەم خەڵکیە ئەم خەڵکە خۆی جانی مقاومەتی هەبێ جانی بەرهەنگاربوونەوەی هەبێ بێ جانی بەرهەنگاربوونەوە ناتوانین ڕوبڕووی ئەمە ببینەوە بەشێک ئەبێ ئەوانەی نووسەرن ئەوانەی بیرمەندن ئەوانەی لە بواری فکرا ئیشەکەن ئەوانەی لە هەموو بوارەکانە جانی ئەم گەلی کوردستان لە هەموو مێژوودا بە جانی مقاومەت خۆی ڕاگرتووە ئەگەر تەماشای مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان بکەین لە باشوورە تووشی گەورەترین دوشتی شکستی بۆتەوە بەڵام گیانی مقاومەتە ناو خەڵکە ئەو شکستیەی کردوتە سەرکەوتن بۆیە ئەبێ ئێمە باوەڕمان بەو حاڵەتە هەبێ و مراجعەیەکی بە تەواوەتی ناو خۆمان بکەینەوە کە بتوانین ڕوبەڕووی دەرەوە بینەوە. گەلێک سپاس بۆ دکتۆر کاوە مەحموود سیاسەتمەدار و سکرتێری حەزبە شوعیە کوردستانی هەولێرێ دکتۆر گەلێک سپاس بۆ دەمە هاوە دەم باش.